من دووترین لە هەرچی ئادەمی دنیاە هەرچیەتە هەر ئاواتێک کە لە دڵتایە تەنیا بۆ من بوو بابەگیان خەموو مەراخە وای لەو هەموو جوانی و عیشقەی کە لە چاوتایە بابا سەراپایش وازە بابا ڕووناکی شەوانی تا بابا سایە و سێبەری ماڵێ بابا ماندوو هیلاکی ڕۆژگار ببم بە قوربانی ئەناسان بابا لاشای بیمار و خەستان بەخوازانم لە ناخی دڵێ یەک پارچەیە لە خەم و خەفا زیون با دستی تو لسر شانو لسر سرم به تنها هوا و چاو لسر چاوکانی دورو برم به وجودت با من کافیه خوایا ورد به بم بخشگار روشک لتو لپاکی و میهری تو غرور بوم بمبورەگەر جارێکیش بێ لە خۆنەویستی تۆ دوودڵ بووم لێم خۆش بە بەگیان دیارە کە زۆر نەفەڵم بوو بابا سەراپایش و ئازار بابا ڕووناکی شەوانی تا بابا سایە و سێبەری ماڵێ بابا ماندوو هیلاکی ڕۆژگار ببم بە قوربانی ئەنازار بابا لاشای بیمار و خەستان بەخوازانم لە ناخی دڵێ یەک پارچەیە لە خەم و خەفا هەتا واوکتان لە ژیانە قەدری بزانە